ڕۆژنامەی واڵ ستریت ژۆرناڵ کە یەکێک لە ڕۆژنامە دیارەکانی ئەمریکایە لە وتارێکدا بەناونیشانی ئەو تورکانەی لە ئێردۆغان هەڵدێن بوونەتە هۆکاری زیادبوونی ڕێژەی پەنابەران لە یۆنان بارودۆخی سیاسی تورکیای پوخت کردوێتەوە. ڕۆژنامەکە ئاماژە بۆ ئەوە دەکا کە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەی ئەو کۆچبەرانەی لە ڕێگەی ڕووباری مێریچەوە دەچنە یۆنان دوو هێندە زیادی کردووە. وانیوە زیاتری ئەو کۆچبەرانەی لە ڕووباری مێریچەوە دەچنە یۆنان هاوڵاتی تورکین. زۆرێک لە هاوڵاتیانی تورکیا بەهۆی ئەوەی دەست بەسەر پاسپۆرتەکانیان دەگیراوە و ڕێگەیان پێنادرێ بە شێوەیەکی یاسایی کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات، ناچار ئەو هاوڵاتیە تورکانە کە پێکاتون لە دادوەران و کارمەندی سەربازی و کەسانی کاسبکار و مامۆستا و فەرمانبەران و کەسانی دیکە ڕێگەی نایاسایی دەگرنەبەر. ئەم ساڵ هەتا ئێستا 4,000 هاوڵاتی تورک داوای مافی پەنابەریەتیان لە یۆنان کردووە، بەڵام ژمارەیەکی زۆری دیکەش بەرە وڵاتانی دیکەی ئەوروپا ڕۆیشتون. هەرچەندە پێشتر گرژی و ئاڵۆزی بەهۆی ڕووداوە سیاسیەکانەوە لە نێوان تورکیا و یۆناندا هەبووە و لە ئێستاشدا کۆچکردنی ئەو لێشاوە زۆرەی کۆچبەران لە تورکیا و بۆ یۆنان هێندەی دیکە گرژی و ئاڵۆزیەکانی نێوان تورکیا و یۆنانی زیاد کردووە. بەرپرسانی حکوومەتی تورکیا و میدیاکانی نزیک لە پارتی دەسەڵاتداری تورکیا هەزاران کەسیان بە تیرۆریست لە قەڵەمدا کە لە ڕێگەی ڕووباری مێریچەوە هەوڵی چوونە یۆنانیان داوە و یۆنانی بە لەخۆگرتنی ئەوان تۆمەتبار کرد. سەرەڕای ئەوەی سنوورەکانی ڕووباری مێریچ بە توندی خراوەتە ژێر چاودێریەوە، بەڵام هێشتا ئاسانترە لە دەریای ئیجە بۆ چوونە ناو وڵاتی یۆنان. وا لە ئێستادا دوورگەکانی یۆنان لە ناو دەریای ئیجەدا ژمارەیەکی ئێجگار زۆر پەنابەری وڵاتانی دیکەی تێدایە و لە بارودۆخێکی ئێجگار سەختدان و بە زەحمەت هەوڵ دەدەن خۆیان بترنجێنە ناو ئەو کەشتیانەوە کە بەرەو کەناراوەکانی خاچی یۆنان دەڕۆن. ڕۆژنامەکە لە درێژەی وتارەکەیدا چیرۆکی یونس چاغار، نووسەری پێشووی دادگا و یەڵماس، فەرمانبەری پێشوو لە تورکیا و مەڕال بووداگ، مامۆستای پێشوو لە تورکیا و خانەوادەکەی دەجێڕێتەوە.